بە مەبەستی دابینکردنی زەوی بۆ فەرمانبەرانی شایستە حکومەتی ماوە بە سەرچووی هەرێمی کوردستان بڕیاری داوە لە سنووری ناوەندی قەزای شارەزوور نزیکەی 2000 دۆنم زەوی کوشت و کاڵی ڕەگەزەکەیان بۆ نیشتەجێبوون بگۆڕێت. بەم هۆیەوە نوێنەرانی جوتیارانی شارەزوور گربوونەوە و دەڵێن زەوی ئەڵتوونیەکەی شارەزوور نابێت بکرێت بە قوربانی یەکەکانی نیشتەجێبوون. ئەو زەویە نایابانی لە سنوورەکە درا بە کۆمپانیاکان بۆ فەرمانبەران بووایە و ئێستاش ئەم گرفتە دروست نەدەبوو. ئێمە ئازانەمان هەیە لە ساڵی 1970 حکوومەتی عێراقی تەوزیعی کرا بەسەر فەلاحەکانە فەلاحی 25 دۆلم دەیم و 6 دۆلم برایی وەدەسوویە. حکوومەتی عێراقی لە ساڵی 1970 بە ئەوەی هەڵەبجەی کۆنی گوێزاوە بۆ ئێرانەوە ئەمەی کردە مەدینە سەدام حەلەبجەیی ئەو ئەرزانەیە کە ئەتفای شارەوانی هەڵەبجەی تازەوە. ئێستا شارەوانی ئەڵێ کێشەی فەرمانبەران لەسەر و داوای عەرزمان لێ ئەکەن و ئێمە دەبێت تەوزیعیکردن و ئەم عەرزەی ئێمەیە ئێمەش ناڕازین بۆی کە ئەم عەرزە تەوزیعی 1974 دۆلمە تاویزەکە ئەڵێ تاویزەکە لەگەڵ سایام سێ یام دووە ئێمەش رازینین بە تەوزیع ئەمانوێ عەرزەکان بەدەستمان ببین و عەرزەکان سیفەتی زەراعی لە دەست نەداوە کشت و کاڵە گەنمە تەسمیمی شاری تێ نەچووە هێشتا تا ئێستاکەنە باخە ترێیە باخە هەنارە زەیتونە زەراعی سەوزەیە سەوزەی ئەم شارە بەشێکی لەو خوارەوە پێ. جوتیاران دەڵێن حکومەت بڕیاری داوە تەنیا لە سەداسەی قەرەبووی جوتیاران بکاتەوە ئەم ڕێژەیەش زۆر کەمە داواکارن لە خراپترین حاڵەتدا ڕێژەکە بۆ لە 108 بەرز بکرێتەوە. پارێزەری یاسایی جوتیارەکانیش بەم شێوەیە باسی پرسەکە دەکات و چارەسەری خۆی پێش نیاز دەکات. ئەشکالەکە لێرە ئەوە دروست بووە ئەم زەویانە کە تەوزیع کرێ هەمیان زەوی زەراعین زەوی دەشتی شارەزوورن ڕەگەزی زەراعی خۆیان لە دەست نەداوە بۆیە ئەم فەلاحانە دڵگرانن بەوەی زەویەکانیان لە باو باپیرانەوە بەدەستیانوێت تا ئێستا جێبی هەڵن و چۆڵیکەن و حتا قەرەبووی شوەرکردنەوە هەر دڵگرانن بەڵام ئەمان ڕێگەیەکی باشیان گرتووەتە بەر ڕێگەیەکی مەدەنیە داوای حەق و مافی خۆیانەکەن بە شێوەیەکی یاسایی و لە شوێنێکی شایستا قەرەبوو بکرێنەوە قەرەبەکەیان بۆ زیاد بکرێت. ساڵانە حکومەتی ماوە بە سەرچووی هەرێمی کوردستان بانگەشەی ئەوە دەکات کە فرە چەشنکردنی داهاتی ناوخۆ لە کارە لە پێشینەکانیەتی یەکێک لە ڕێگاکانیش بۆ ئەوە کشت و کاڵە بەڵام گۆڕینی ڕەگەزی زەویە کشت و کاڵەکانی شارەزوور بۆ نیشتەجێبوون نیشانەیەکی پرسیار دەخاتە سەر بانگەشە و نیازەکانیان. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام شارەزوور